لەم تەوەردا باس لە ڕۆڵی زانکۆکان دەکەین لە ڕەخساندنی هەلیکار بۆ خوێندکاران. دیارە زانکۆکان ڕۆڵی سەرەکیان دەبێت لە ڕەخساندنی هەلیکار بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکاندا. هەندێک کات زانکۆکان لە ڕێگەی ئەو خولان و یاخود لە ڕێگەی ئەو دەرفەتانەی کە بۆ خوێندکاران دەیڕەخسێنن کاریگەری لەسەر داهاتووی خوێندکاران هەیە تاکو لەو بوارەی کە خوێندوێتی کاری دەست بکەوێت. ئەمە جگەل لە کردنەوەی بەشی نوێ کە بازاڕی کار لە ئێستادا پێویستی پێبێت لە هەرێمی کوردستان و لە زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانیش لە چەند ڕۆژی ڕابردوودا وەرکشۆپێک تایبەت بە ڕەخساندنی هەلیکار یاخود ڕەخساندنی دەرفەت بۆ دەرچوانی زانکۆکان و بە دیاریکراوی دەرچووی زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی کراوەوە. تایبەت بەم بابەتە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کاوان فایق سەرپەرشتیاری ئەکادیمی هواوی لە زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی و هاوکات دکتۆر زریان نەجات ڕەشید مامۆستای زانکۆی پۆلیتێکنیک کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیک کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی بەیانی کورسانی نووسمانن. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتن. زۆر سپاس. دکتۆر کاوان لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرەتا بە شێوەیەکی گشتی ئەگەر سەرتا لە وەرکشۆپەکەەوە دەست پێ بکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا وەرکشۆپێک بەڕێوە چوو ئامانج لەمە چی بوو و ناوەڕۆکەکەی چی لە خۆ دەگرت. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ کەناڵی کورسات نیوز و سپاس بۆ بینەرانی بەڕێستان. ڕاستەکەی ئێمە وەکو دەستەی سەرۆکاتی زانکۆی پۆلیتێکنیک سلێمانی هەمیشە هاندانی خوێندکارانی خۆمانەکەین دەرچوانی خۆمانەکەین بۆی کە ئاستێکی بەرز بنوێنن بۆی کە لە ئاستی تموحی شەریکاتی گەورە بن تابەت شێکێکی لەو شەریکاتان کە شەرکەی هواویە کۆمپانیایەکی پێشەنگە لە بواری ICT و لە باری تەکنۆلۆژیای زانیاری بۆیە وەکو چالاکیەکی زانکۆی پۆلیتێکنیک سلێمانی هەڵسان بەرخسە ئامادەکردنی وەرکشۆپێک کە ئینتەرنشتپێکی ئەلان کرد کۆمپانیای هواوی لە ڕێگەی ئەکادیمی هواوی لە زانکۆی پۆلیتێکنیک سلێمانی. ڕاستیەکەی هەردوو لامان ئاشنا کرد بەیەکەوە کە ئەوانیش کۆمپانیای هواوی بوو لەگەڵ دەرچوانی زانکۆی پۆلیتێکنیک سلێمانی و ئەو کرایتریای کە پێویستە وەکو خوێندکارێک تیادا بێ وەکو دەرچوێک کە تیادا بێ و کۆمپانیایەکی گەورەی وەکو هواوی بە دوای ئاگەڕێ ئێمە با بڵێن تیشمان خستە سەر ئەو سکیلانە کە ئەوان بە دوای ئاگەڕن کە بێگومان یەکێک لەو شتانە کە سکیلی خوێندکارەکەیە یا سکیلی دەرچووەکەیە کە لە بواری تەکنۆلۆژیای زانیاری لە بواری ئەو دەوراتانەیە ئەو خولانەیە کە لە درێژەی ساڵانی ئەکادیمی کە ئەو خوێندکاری ئەو دەرچووە دەستی کەوتووە. بێگومان ئێمە وەکو زانکۆی پۆلیتێکنیک سلێمانی لەسەر دوو ئاراستەیشمان کردووە. ئاراستە یەکەم کە شادەیەکی ئەکادیمی پتەوی بۆ بڕەخسێنین کە بە بڵێن لە ڕێگەی بتەوکردنی کۆرسەکانی کە ئێمە ئەڵێن وەکو ئەکادیمیان ئەویش بێگومان بە هاندانی مامۆستاکان بۆی کە ئێمە کۆرسەکانمان ئەپتودەیتکەین ڕەبتیکەینەوە بە بازاری کار و بزانین ئەو کەلێنە چییە کە لە بازاری کارە هەیە بۆی کەمە لە ڕێگەی کۆرسەکانی خۆمان بڕیکەینەوە. ئەوە ئاراستە یەکەم بوو. ئاراستەی دووەمیش ئێمە لە ڕێگەی ئەکادیمیای زانکۆی پۆلیتێکنیک سلێمانی کۆمەڵێک سرتیفیکەیتی پرۆفشناڵ پێشکەش بە خوێندکارانی ئەزیزمانەکەین. ئەو سرتیفیکەیتانە کە بەڕاستی لەژێر سەرپەرشتی کۆمپانیای هواوی خۆیەتی و ئەم منهەجانە کە ئەوترێت لەو خولانە منهەجی هەمووی ئەپتودەیتن ساڵانە 6 مانگ جارێک ڤێرژنەکانی ئەگۆڕێت بۆیە کە ئێمە لەو دوو ئاراستەکە یەکەگرن لە خوێندکارێکی یان دەرچوویەکی ئاسبەرزی خاوەن سیڤێکی بەقوت کە کۆمپانیایەکی وەکو هواوی بە دوای ئەگەڕێ نەک شەرت ئەوەی کە کۆمپانیای هواوی چکە خۆ دەزانین کۆمپانیای هواوی ڤێندەری زۆربەی شەریکاتەکانە. بۆیە لە ڕاستی ئێمە ویستمانە ئەو سکیڵەی کە خوێندکارەکانمان هەیبێت ئەوەندە بەقوت بێت کە سیڤەکەی تەقدیمی هەر شوێنێ کرد ئینشاڵڵا وەرگیرێ و کە ئاستی تموحی ئەو شەریکاتە بێت. باشە دکتۆر بێمە لای بەڕێستان گرنگی ئەم جۆرە وەرکشۆپ و خولانە تا چەندە گرنگە ساڵانەیە خود بە بەردەوامی بۆ خوێندکاران بکرێتەوە تا بتوانن زانکۆکان دەرفەت بن بۆ ڕەخساندنی هەلیکار بۆ خوێندکاران. دووبارە سپاسانەکەم. ئێمە لە زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی وەکو دکتۆر کاوان ئاماژەی پێکرد بەردەوام هانی خوێندکارەکانمانەی بۆ ئەوی کە بەشداری چەندەها خول هەیە کە بکرێت. ئێمە خۆشبەختانە چەند سنتەرێک و چەند ئەکادیمیایەکمان هەیە لە زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی کە هەموو ئەمانە هاریکار و یارمەتی دەرن بۆ خوێندکارەکانمان بۆ ئەوی کە بتوانن سکیلێکی باشیان هەبێت. لەبەرەوەی لە ڕۆژگاری ئەمڕۆیە کاتێک کە تۆ هەلێکی کار ئیعلانەکرێت
پێویستیان بە سکێڵە، پێویستیان بۆیە کە خوێندکارەکە توانایەکی باشی هەبێت، پێویستیان بۆیە کە خوێندکارەکە هەندێک بڕوانامەی هەبێت مەرج نییە تەنیا بڕوانامەی زانکۆ یاخود پەیمانگا بێت، پێویستی بۆیە کە هەندێک بڕوانامەی هەبێت کە ئەم بڕوانامانە نێودەوڵەتی بێت و باوەڕپێکراو بێت. بۆیە زانکۆکان پێویستە بۆ ئاراستەیە کار بکەن کە خوێندکار تەنیا ئەو مەنهەجە نییە کە بیخوێنێت و تەواو بڕات تەخەڕوجکا و شەهادەیەک وەرگری و کۆتایی بێت، بەڵکو پێویستە کە بەردەوام هانی خوێندکارەکان بن بەشداری بکەن لەم جۆرە ترێنینانەیە. ئێمە ساڵانە چەند جارێک لە ئەکادیمیای هەواوی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی چەند جارێک چەند خولێک ئەعلانەکەین بۆ خوێندکارەکانمان بۆ ئەوی کە بەشدار بن. لەگەڵ دکتۆر کاوان ئاوای لێ هاتووە خۆمان تەلەبە ئەیان گرین کاکە وەرە بەشدار بە لە خولەکانە. بۆ چییە؟ بۆ ئەوەیە تەنیا بۆ بەرزکردنەوەی ئاستی خوێندکارەکانمانە، بۆ ئەوی کە دوایی کە لە لای ئێمە ڕۆیشتە دەرەوانێ بتوانێت هەلێکی کار بۆ خۆی بڕەخسێنێت. باشە، ئەو خوێندکارانی لەم خولانەیە بەشداری دەکەن، پێویستە مەرجدار بنیاتە ناوی کە خوێندکاری زانکۆی پۆلیتەکنیک بن و لەو بوارەیە بخوێنن دەتوانن بەشدار بن. ئێمە ئەکادیمیاکەمان ڕاستە سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە، بەڵام خوێندکاری تریش ئەتوانێت بەشداری خولەکانمان بێت. بەڵێ ئەتوانێت بەشداری خولەکانمان بێت و ئەتوانێت ئەو خولانی کە ئێمە ئەیکەینەوانێ ئەویش بەشدار بێتیایەت. بەڵام لە ئێستاە بۆ ڕەخساندنی هەلی کار ئەم وەرکشۆپی کردبوومان تایبەت بوو بە خوێندکارانی خۆمان کە هی ساڵەکانی 22-23 لەگەڵ 23-24 بوو. مەرجیان ئەوە بوو کە یەکێک لە مەرجەکانی کە کۆمپانیای هەواوی هەیبوو بەشداری خولەکانمان. بۆیە ئێمە هەمیشە لەگەڵ دکتۆرە هانی خوێندکارەکانی کە بەشداری خولەکان بکەن بۆ ئەوی کە کاتێککە دەرفەتی جووە ئەڕەخسێ خوێندکار بتوانێت پێشکەشی ئەو جۆرە کارانی بکات. باشە دکتۆر، هەندێک جار بابەتێکەیە پەیوەندیدار بە حکوومەت و پەیوەندیدار بە زانکۆکان. هەندێک کات زانکۆڵی ئەرکیێمە تەنها با بڵێن دروستکردنی دەستی کارە و ڕەخساندنی هەلی کار پەیوەندی بەلایانی پەیوەندیدارەوە هەیە و ڕەنگە هەندێک کات و هەندێک زانکۆش با بڵێن دەڵێ بەشێکی ئەمە لە ئەستۆی زانکۆیە. ئەم هاوکێشەی ئێوە چۆن لێ دەڕوانن؟ ئایا زانکۆ دەکرێت ڕۆڵی سەرەکی هەبێت لە با بڵێن خستنە سەرکاری خوێندکاران؟ ڕاستەکەی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەمیشە ینی پێشبینی کردووە بۆ ئەو جۆپانە کە ئیسا هەیە لە بازاری کارە. بۆ نمونە ئیسا ئەوەی کە ئێمە ئەیبینین ژیان بەرەو ئاراستەی تەکنۆلۆژیا ئەڕوە، بە تایبەت لە بواری سکیورتی و لە بواری زیرەکی دەستکرد و ئەوانە. بۆیە ڕاستەکەی ئێمە هەوڵمانداوە لە زانکۆکانی خۆمانە لە زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی بە تایبەت کۆمەڵی خولی ئەپتودەیتی تازە بکەینەوە لەو ڕوانگەوە. ئێمە قەناعەتمان بۆیە کە ئێمە ئەو کەسە کە تەخەڕوجەکە لای ئێمە ئەبێ خاوەن سکیڵێکی ئەوەندە بەرز بێ کۆمپانیەکان خۆیان بەدوای بگەڕێن. ئیتر ئایا کۆمپانیا مەبەستم ئەوەی کە کەرتی حکوومەت بێ وەکو هەندێک کۆمپانیای مختلطە هاوبەشە لە بینی کۆمپانیا بینی حکوومەت و کۆمپانیا یان خودی کۆمپانیەکان تەنانەت هانی تەلەبەکانی خۆشمانە دەین یا دەرچوانی خۆمانە دەین کە بیرکەنەوە لە ئاستی ئینتەرناشناڵ، چکە خۆ دەزانی ئێستا ینی ژیان وەکو ئەوەن لێ نادەتوە کە بەس تۆ لە ناو سلێمانیا لە ناو پارێزگاری خۆت بەدوای هەلی کار بگەڕی. لە ڕێگەی کۆمەڵێک پلتفۆرم هەیە ئیسا ئینتەرناشنال جۆب هەیە. ئێمە من تەلەبەی خۆمانەیە خەریجی خۆمانەیە ئیسا حالێ لە کەنەدا ئیشەکە. ئەو بۆ چکە بەڕاستی ئەوەندە سکیڵی بەرز بووە کە تەخەڕوجی کردە لای ئێمە کۆمپانیایەکی لە کەنەدا داوای سکیڵی کردو ئەو تایە بووە. وایە کە ئێمە هەمیشە ئیش لەسەر تاکەکە خۆیەکەین. ئێمە ئەمانەیە سکیڵی ئەو خوێندکارێ ئەو دەرچووە ئێمە ئەوەندە بەرز بێ سیڤیەک تەقدیمی هەر شوێنێکی کرد ئیتر بەدەر لەوەی ئەمە ئایا کارتی حکوومەت بێ کارتی تایبەت بێ. چکە ئەگەر تۆ ئەو کەسە خاوەن سکیڵێکی بەرز بوو بەیانی وەکو کوچەکێکە پێێتی ئەچێتە ناو بازاری کار ناترسێ خاون کۆمەڵێکی سکیڵەکە کۆمپانەکان بە دوای ئەگەڕێن. وایە کە ئێمە هەمیشە لە ئیش لەسەر تاکەکە خۆیەکەین. کەواتە ئەمە کارێکی تەنیا پەیوەندیدارە بە زانکۆکانەوە یاخود با بڵین کارێکی هاو بەشە لە نێوان حکوومەت و هاو بەشە خۆی ڕاستەکەی. بەڵام من زانکۆ ژۆڵی سەرەکی دەبێت بێگومان، چکە ئەگەر تۆ ئەو خوێندکارەکە یان ئەو دەرچووەکە ئامادەیەکەی خاوەنی سکیڵ نەبێ 100 جار تۆ ئامادەی ینی هەلیکاری بۆ بڕەخسێنی ڕەنگە سەرکەوتو نەبێت لەو جۆبەکە پێس پێدرێت. وای کە تۆ ئەگەر خاوەن سکیڵ بیت بڕۆیتە هەر شوێنێ هەر کۆمپانیایەک بێگومان بەردەوام بیت لەو سکیڵەوە بگرە سکیڵێک ینی
جۆپێکی بەرزترت پێ بەخشێت. باشە مامۆستا بەشداربوونی خوێندکاران لەم خولانەی کە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دەیکاتەوە بێ بەرامبەرە یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئەو خوێندکارانەی کە بیانەوێت ئاستی زانستی خۆیان لەو بواری کە تێیدا دەخوێنن جگەل لەوانەکانی زانکۆ ئاستی زانستیان زیاتر بەرز بێتەوە پێویستی با بڵێن پاداش شتێک دەبێت یاخود بە جۆرێک لە جۆرەکان مەرجی تایبەتی خۆی هەیە ئەمانە چۆنە؟ خۆشبەختانە کۆمپانیای هواوی هەتاوەکو ئێستا ماوەی چەند ساڵێک ئەکادیمیەکی کردوتەوە لەگەڵ ئێمە بە هاوبەشی هەموو ئوخولانی کە ئەکرێتوانێ بۆ خوێندکارانمان بێ بەرامبەرە و هەروەها ساڵانەش کۆمەڵێک ڤاوچەرمانەیاتێک کە بۆ ئێگزامی ئینتەرناشناڵەکەیە بۆ خوێندکارەکانی خۆمان ڕێژەیەکیش لەوە جارێکتر بێ بەرامبەرە بۆ خوێندکارەکانمان واتە ئەگەر خوێندکار خۆی لەوە بێت سکیڵی خۆی بەرزکاتوانێ ئێمە بەردەوام هاریکاریە بین و لە ڕێگەی ئەو سنتەر و ئەکادیمیانەی کە هەمانە بە هەمان شێوە یارمەتی دەرن بۆ ئەوەی کە زانیاری تازە وەربگرن بۆی کە بابەتی تازە وەربگرن بۆ ئەوی کە با بڵین هەموو ئەو منهەجانەی کە هەیە ئەبدەیت کراوە بێت و بتوانێت سوودی لێ ببینێت. باشە مامۆستا هەڵبەتە ئەم پرسیارم ئاراستی هەردووکتانە سەرتا ئەگەر بەڕێستان وەڵام تا چەندە گرنگە زانکۆکان لەو بوارانەی کە هەیەیانەوە خوێندکار لەوێت تێیدا دەخوێنێت خودی زانکۆکان لینک و کۆنتاکتیان هەبێت یاخود پەیوەندیان هەبێت لەگەڵ کۆمپانیەکانی دەرەوەی زانکۆ کە ئەمە دەکرێت کاریگەری باش لەسەر هەم دەرچوونی خوێندکار و دامەزراندنی خوێندکار و هەم ئاستی زانستی خوێندکاریش بەجێبێڵێت. بێگومان کاریگەریە بێت ئێمە ڕاستەکەی وەکو دکتۆر باسی کرد لەگەڵ کۆمپانیای هواوی ئێمە کۆپەرێشنێک هەیە لە نێوانمان لە ڕێگەی چەند پرۆگرامێک یەکەم لەکێ لەو پرۆگرامانە ئێراکسیت فۆر دە فیوچەرە کە هەموو ساڵێک کۆمەڵی خوێندکاری ئێمە بەشدارە بن لەو ئینتەرناشنال ینی ئێڤنتە کە لە وڵاتانی قەتار و بەحرێن ئەکرێت ئێمە خوێندکاران کاندی دەکەین بۆ ئەو شوێنە کە ئەویش بێگومان ئەبێتە هاندانێک بۆ ئەو خوێندکاران ئازیزەمان کە ئاستی ڕۆشنبیری و ئاستی سکیڵی بگاتە ئاستی ئینتەرناشنال تەنانەت ئاشنای زانکۆی خۆمانیان کردووە لە دەرەوەی وڵات. بەرنامەیەکی تریشان هەیە هەر کۆمپانیای هواوی لەگەڵ ئێمە کە ساڵانە پێڵەن ICT کۆمپیتیشن کە هەموو ساڵێک کە کۆمەڵێکی زۆر خوێندکاران پارساڵ ئێمە زیاتر لە 300 خوێندکاری خۆمان بەشداریان کردبوو لەو کۆمپیتیشنە کە چەند لڤڵێکی تیا چەند ئاستێکی تایە ئەویش بێگومان ئەبێتە هۆکاری ینی ئاستی ڕۆشنبیری خوێندکارەکانمان بەرەو ئاستی ئینتەرناشنال بەڕێوە بکەین. بەرنامێکی تریشمان هەیە لەگەڵ مامۆستایان لەگەڵ کۆمپانیای هواوی کاویش ئینتەرنشپەکانە ئینتەرنشپەکان بە دوو ئاراستەیش ئەویش یەکیان پۆست گراجویت ئینتەرنشپەکەیە لەگەڵ ئەندەرگراجویت ئینتەرنشپەکە ئەمانە هەمووی بەڕاستی ئەم بەرنامانە هەمووی ینی لە مەسلحەتی خوێندکارەکەیە کە ئێمە بەس ئەوە نەبێت ئەو خوێندکارە لە ئاستی لۆکاڵی بیرکاتەوە ئەمانەیە بیرکردنەوەی ئەو خوێندکارە بەرزکەینەوە بۆ ئاستی ئینتەرناشنال. باشە دکتۆر زریان بۆچین بەڕێستان لەسەر ئەو بابەتی کە پێشراماژەم پێدا بوونی لینک لە نێوان زانکۆکان و کۆمپانیەکانی دیکەدا ئەمە تا چەندە پێویستە؟ لە زۆربەی پسپۆرەکانە مەرج نییە زانکۆکان تەنیا بتوانێت ئەوەی کە هەیە بۆ خوێندکاری دابین بکات. بۆ نمونە لەوانەیە ئێمە لە زانکۆکان ئەگەر بمانێت منهەجێک بگۆڕین شتمان زۆر پێویست بێ لەوانەیە بۆ نمونە مامۆستامان نەبێت ئەو منهەجە ئەپدەیت کراوە بڵێتوانێت لەوانەیە بۆ نمونە ڕێکارە ئیداریەکانی زۆر بێت بەڵام بوونی ئەو لینکانە لەگەڵ کۆمپانیەکانی دەرەوە یاخود لەگەڵ هەموو ئەو شوێنانەیە کە با بڵین لەگەڵ پسپۆرێکی ئێمە ئەگونجێت کارێکی لە پێشینەی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە لەبەرەوەی کە ئێمە زانکۆکەمان کە ئەڵین پۆلیتەکنیک زیاتر بەلایەنی پراکتیکی ئاڕۆین بۆیە دەستی سەرۆکایەتی زانکۆ هەمیشە هاوکارمان بۆ ئەوی کە ئێمە بتوانین لینک دروستکەین لەگەڵ ئەو شوێنانەیە کە سوودمەند دەبن و سوودەگەێنن بە خوێندکارەکانمان. باشە دکتۆر هەر لەسەر ئەو قسەیەوە بەڕێستان ئاماژتان پێدا لە ئێستادا لە بازاڕی کار وها کات پێویستیەکانی سەردەم زۆر خێراتر بووە ڕەنگە زانکۆ بەڕاستی لە ئامادەکردنی منهەج لە ئامادەکردنی مامۆستای ئامادەکراو بۆتنەوەی ئەو وانێ پێڕانەکە چۆنم گرفت چارەسەر دەکەن؟ ئێمە جاریشکە ئەو منهەجانەی کە هەیە کە لە ڕێگەی ئەکادیمیای هواویەوە کە هەمانە هەمووی منهەجێکی ئەپدەیت کراوە
من لەگەڵ دکتۆریشە هەردووکمان ئێستا منهەجەکانیان لە هەندێک لە بابەتەکانە بەکارێنین بۆ دەرزوتنەوە کە ئەمە ژوا ئەکات چ ئێمە چ خوێندکارەکانیشمان بابەتێکیان پێ بکات کە ئەبدەیت کرا و تازە بێت و لەگەڵ بازاری هەلی کارا بگونجێت وە ئێمە بە هەموو مامەسەکانیشمانوتۆ کێ ئەوێت منهەجی هواوی بڵێتەوانێ لە ناو بابەتەکانیە یاخود ئەو منهەجانەی کە ئێمە ئەتوانین بۆیان دابینکەین ئێمە ئامادەین و بۆمان دابین کردوون و هاوکاریان بێت. باشە دکتۆر لە ئامادەکردنی منهەجێک بابەتێکی نوێ لە ئێستادا ئەگەر بازاری کار و پێویستیەکانی کۆمەڵگەی کوردی پێویستی پێی بێ پەیوەندی زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی لەگەڵ تەواوی زانکۆکانی دیکە لە هەرێمی کوردستان بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە بۆ ئەو بابەتە چۆنە؟ ڕاستەکە هەموو زانکۆی خاوەن پۆلیسی خۆیەتی خاوەنی دەستەیەکی زانستیە کە پێداچنەوەکە بە منهەجەکان و بە ئەو شتانێک کە هەستەکە کلێنێک هەیە لە بینی بازاری کار و کۆرس ئەکادمیەکان بۆی کە هەمیشە لە ئەپدەیتین هەمیشە هانی مامۆستاکان ئەدرێت کە بتوانێت لینکی ئەو کۆرسەکە خۆی ئێڵێتەوە لینکی کار بە بازاری کار تەنانەت ئێمە چەند لە ڕێگەی چەندین وەرکشۆپ و لە ڕێگەی چەندین سیمینار کە ڕخساوە لەگەڵ کۆمپانیەکان و هەوڵمانداوە بزانین پێداویستەکانی بازاری کارچیە لە ڕێگەی کۆمپانیەکان وەکو ئاسیاسیە وەکو کۆمپانی هواوی و ئەو کۆمپانیانەی کە پێوەستن بە تەکنۆلۆژیای زانیاری چکە خۆ دەزانی تەکنۆلۆژیای زانیاری زیاتر بەرەو پێشتر ئەڕوا لە علومەکانی تر بۆی کە ئێمە هەمیشە وەکو دەستەی سەرۆکایەتی هەمیشە پاڵپشتی مامۆستاکان بە بۆی کە گۆڕانکاری بکەن لە منهەجەکان بەرە باشتر و بەرە ئەپدەیتر. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ وەڵامەکانتان زۆر سپاس بۆ دکتۆر کاوان فایق سەرپەرشتیاری ئاکادمی هواوی لە زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی و هاوکات دکتۆر زریان نەجات ڕەشید مامۆستای زانکۆی پۆلیتێکنیک کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیک دووبارە سپاس بۆ بەڕێستان بەخێراتن ماندوو نەبن دەستان خۆش بێت.